خوای گەورە وعدی بە ئیمانداران داوە بە ژن و بە پیاوەوە بە نێر و بە مێ ئەو مافی ئیسلامە بۆ ئافرەت بۆ پیاو خوا ڕێزی زۆر لە ئافرەت گرتووە خاڵی سێم وعدی سێم کە خوای گەورە داوێتی بە ئیمانداران بە ژن و بە پیاوەوە بە کچ و بە کوڕەوە وەریضوان من الله ئەکبەر خوای گەورە دەفەرمێ ڕەزامەندی خوا لە بەهەشت گەورەترە خوا بەهەشت پێ بەخشێ بەڵام لە بەهەشت گەورەتریش ئەوەی ڕەزامەندی خۆی بە تۆ دەبەخشێت خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا ئەگەر ئەم حەدیثانە دڵمان دانەچەڵەکێنێ دەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون دڵمان مردووە بۆتە بەرد لە بەردیش خراپتر ئەگەر ئەم حەدیثانە دڵمان دانەچەڵەکێنێ ئەم ئاەتانە دڵمان دانەچەڵەکێنێ خۆمان زیاتر ماندوو نەکەین بۆ بەهەشت ئێمە شایستەی بەهەشت نین سوێن بەخوا ئەبێ دڵمان داچەڵەکێ خۆمان ماندووکەین ئەم بەهەشتە خوا دایەتی بۆ ئێمە هەر دانیشین نابێت ئەبێ خۆت ماندووکەی خوا لە قورئاندا دەفەرمێ مسابقە و پێشبڕکێ بکەن بۆ بەهەشتی خوا ئێ مسابقە بە چی دەبێ بە عیبادەت دەبێ بەوە نابێ شەو ڕۆژ گوناه و تاوان بکەی ڕەزامەندی خوا ئەکبەرە زۆر گەورەیە لە بەهەشتە لە بەهەشتیش گەورەترە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان بە ئەهلی بەهەشت دەفەرمێ بە خەڵکی بەهەشت لە صحیح بوخاری مسلمدا خوا لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی خوایە ئەگەر لەو کەسانە بین بردمانەوە ئەگەر لەو کەسانەش نەبین دۆڕاوین بەخوا بۆیە بەردەوام بڵێ خوایە من لەو کەسانە بم کە بانگمانەکەی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ یا ئەهل الجەنە ئەی خەڵکی بەهەشت ئەی ئەهلی بەهەشت ئەی خۆشەویستانی من ئەی ئەو کەسانی لە دنیادا لە ژێر فەرمانی مندا بوون لە ژێر فەرمانی پێغەمبەری خوادا بوون صلی الله عليه وسلم ئەوانش دەڵێن لەبەیکە ڕەبەنا وەسەعدەیک خوای گیان ئێمە لە ژێر فەرمانی تۆ داین لە خزمەتی تۆ داین چی فەرمانێکمان پێ دەکەی ئێمە لە خزمەتی تۆ داین لە دنیادا و لە قیامەتیش ئێمە لە ژێر فەرمانی تۆ داین خوای گەورە دەفەرمێ خوا چی پێویستی بە ئەهلی بەهەشت هەیە چی پێویستی بە ئێمەی خراپەکار هەیە ئەوە ڕەحم و فەزڵی خۆیتی لەگەڵ ئێمە دەیکا سبحان الله چەندێ خوا بە ڕەحمە فەزڵ و میهرەبانی چەندێ زۆرە بۆ ئەو کەسێک کە شایستەی بێ بۆ ئەو کەسێک کە لار و لێر نەبێ خوای گەورە دەفەرمێ هەل ڕەضیتم ئێوەم خستۆتە بەهەشتەوە لە ناو ناز و نیعمەتدان ڕازین ئەوەی پێتانم بەخشیوە پێی ڕازین ئێشتا سبحان الله خوای گەورە دەوێت زیاتر پێ بەخشێ چونکە لە دنیادا کەسێکی چاک بووی ئەوانش دەڵێن خوایە گیان چۆن ئێمە ڕازی نابین ئەوەی بە ئێمەت بەخشیوە بە هیچ کەسێکت نەبەخشیوە دەموچاوی ئێمە سپی کرد ئێمەت لە دۆزەخ ڕزگار کردو خوای گیان ئێمەت خستۆتە بەهەشتەوە خوای هەرچی نیعمەتێ بەسەر ئێمەدا ڕژاندووتە یەشتا ئەوەندە میهرەبانی دەڵێی ڕازین کەم نییە بەدڵتانە گلەیتان نییە ئەو ڕەحمی خوایە بۆ کەسێک کە شایستی ڕەحمی خوا بێت خوای گەورە دەفەرمێ دوو ڕیوایەتە هەر لە صحیح بوخاری مسلمدا ئایا پێتان شتێکتان لەمە زیاتر پێ بەخشم باشتر و چاکتر لە بەهەشت ئایا شتێکتان پێ ببەخشم لە بەهەشت چاکتر بێ گەورەتر بێ ڕێواتێکدا فەرمی پێتان دەبەخشم شتێکتان پێ دەبەخشم زۆر لە بەهەشتیش گەورەتر بێت زۆر لە بەهەشتیش بەنرختر بێ دەڵێن ئەی پەروەردگار ئەو شتە چییە کە لە بەهەشت گەورەترە خوای گەورە فەرمووی ئوحیل عەلەیکم ڕیضوانی فلا أسخط عليكم بعده أبدا أي خلقي بهجت من ڕەزامەندی خۆم بۆ ئێوە حەڵاڵ دەکەم پێتان دەبەخشم هەرگیز لە مۆلا لە ئێوە تۆڕە نابم قەت مەترسن خوا لێتان تۆڕە بێ قەت مەترسن خوا لە ئێوە تۆڕە نابێ من پەروەردگاری ئێوە وعدان پێ ئەدەم قەت لێتان تۆڕە نابم قەت عەزابتان نادەم ئەوە بۆ ئەهلی بەهەشتە ئەو ئەهلی بەهەشتەی کە خوا دەفەرمی ئەهلی بەهەشت نەکەوەی مام فڵان کەس من بەهەشتیم ئەوەی کە لای خوا ئەهلی بەهەشتە ئەو پاداشتە بۆ ئەو کەسانەیە خوا لەو کەسانەمان بگەڕێ یا ڕەبی چەندێک خۆشە خوای گەورە بە دەنگی خۆی بانگت کات لە بەهەشتا بڵێ ئاوات بۆ دەکەم ئاوات بۆ دەکەم گوێت لە دەنگی خوای پەروەردگار بێ بە چاوی خۆت ذاتی خوای پەروەردگار ببینی لە بەهەشتا
دەی خوا پێ دەبەخشێ تۆش خۆت ماندووک وعدی داوە بە ژن و بە پیاو